ڕێز نەبەز عەبدولحەمیدمان کردو بە ڕێزیان قایمقامی قەزای ناوەندی هەولێرن. بەڕێز نەبەزەم کاتت باش سڵاوت لێبێت. ئەو بڕیارەی کە ئێوە داوتانە سەبارەت بە ڕێگریکردن لە فرۆشتنی گاز و بەنزین لەسەر شەقامەکان پێتان وایە 100% چۆتە بواری جێبەجێکردنەوە ئیدی ئێمە نایبینین لەسەر شەقامەکان بەو شێوەیە بفرۆشرێت؟ بەڵێ ئێمە دوێنێ کۆبنەوەیەکمان ئەنجامدا لە دیوانی پارێزگای هەولێر. ئەنجومەنی بەنزینخانەکانی هەولێر ئامادە بوون لەو کۆبنەوەیە. هەندێک بڕیار درا لە هەمووی گرنگتر ئەوە بوو قەدەغەکردنی فرۆشتنی بەنزین بەجلیکان لەسەر شەقامەکان کە ماوەی ساڵانێکە ئەو دیاردەیە نەماوە بەڕاستی. دیاردەیەکی ناشارستانیە، دیاردەیەکە دژی ژینگەیە، دیاردەیەکە دژی تەندروستی هاوڵاتیانە، مەترسی لەسەر هاوڵاتیان هەیە، لەسەر خودی شوفێران هەیە، احتیمالە ئەو شوفێرانە ئەو بەنزینە دەبنەوە ماڵەوە بەجلیکان. ئەمە هەشمان بۆ یانی کەیسمان لە بەردەست بووە، ڕووداوی نەخوازرا و ناخۆش ڕوویدایەوە لەو بارەوە. هەروەها نازاندرێ ئەو بنزینە سەرچاوەکەی لە چێ هاتووە، لەبەرەوەی خۆت دەزانی هەر بنزینێک بفرۆشێ لە هەولێر دەوی سەرچاوەکەی ئاشکرابیت، سەرچاوەکەی زانراوی و پشکنینی بەردەوامیش بۆ بەنزینخانەکان دەکرێتن کەوا لە ڕووی کوالێتیەوە. باشە چۆن چاودێری دۆخەکەکەن ئایا لە ڕێگەی لیژنەکانەوە بێت یان چاودێری سەر شەقامەکان نەکرێ و ئەو کەسانەی کە بەردەوامن لە فرۆشتنی و جۆرە بەنزینە سزاتان بۆ داناون یان چۆن مامەڵیان لەگەڵەکەن؟ ئەکی دێمە هەر دوێنێ دوای کۆبوونەوەکە ئاگداری هەموو شارەوانیەکانمان کردەوە کە 6 شارەوانی لە سنووری هەولێر هەیە. من باسی قەزای هەولێرت بۆ بکەم. ئاگداری پۆلیسی شارەوانیشمان کردەوە کەوا هەڵسن بەکاری پێویست دەست بە سەر داگرتنی ئەو بەنزینەیە لە هەر شوێنەیەک ئەو بەنزینەیان بینی دەستی بەسەردا دەگرن و ئەو بەنزینە مسادەرە دەکرێتن، ناگەڕێندرێتەوە بۆ خاوەنەکەشی. بۆیە ئەوە لە دوێنەوە ئێمە دەستمان پێ کردووە. ئەکید بۆ دەوروبەری هەولێریش خەزا و ناحیەکانی دەوروبەری هەولێریش ئەوان بەو کارە بەو شێوەیە هەڵدەستن، لەبەرەوەیە ئەوە بڕیارێکە هەموو پارێزگای هەولێر دەگریتەوە و بە بڕیارە دەست پێ دەکەین و وا دەبی وا بکرێتن وەکو پێشی جەنگەکە چۆن یاخود وەکو پێش چەند ساڵ بەنزینمان نەدەدی لەسەر شەقامەکان بفرۆشێ بەو شێوەیە. ئێمە ڕێگە نادەین بەنزین بەو شێوەیە لەسەر شەقامەکان بفرۆشێ لەبەر ئەو هۆیانەی کەوا باسمان کرد. بەنزین دوو جۆر بەنزین دەفرۆشێتن، بە جۆرێکی کە پاڵپشتی کراوە بە 750 دینار سەرڕای ئەو هەموو پالەپەستۆی هەبوو، ئەو هەموو گرفتەی هەبوو، بەڵام حکوومەتی هەرێم لە کاتی جەنجیش توانی بەردەوامی لە دابشکردنی ئەو جۆرە بەنزینە لە چەند بەنزینخانەیەکی شاری هەولێر و ئەو پاڵاوگە ناو خۆیانەی کە هەمانە بەردەوام بوون لە کارەکانیان کە بەنزینیان دەینا بەرهەمەکانیان دەینا ناو بازاڕ و ڕێگە نەدرا نرخ بەو شێوەیە بەرز بکرێتەوە. لەبەرەوەی لە کاتی جەنگەکە خەڵک باسی لەوە دەکرد کە نرخ بە شێوەیەکی خەیاڵی بەرز دەبیتەوە یاخود ئەزمە لە بەنزینخانەکان دروست دەبی بە پێی ئەو پلان و بەرنامەی دانرابوو ڕێگە نەدا بگەینە ئەو قۆناغا. باشە بەڕێز نەبەز ئەو بەنزینەی کە باست کرد 750 دیناریەکە لە چەند بەنزینخانە بەردەستە، ئایا هاوڵاتیان دڵنیا بن لەوەی کە ئەو بەنزینە پاڵپشتی کراوە کوالیتیەکەی باشە وە گران نابێت لە چەند بەنزینخانە توانن دەستیان کەوێت؟ ئێمە بە دڵنیاییەوە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە کوالیتەکەی زۆر باشە. ڕۆژانە ژمارەی بەنزینخانەکان جیاوازی هەیە. لە کاتی جەنگ ئەکید لەبەرەوەی بەرهەمەکە کەمتر ببەوە ژمارەی بەنزینخانەکان کەمتر بوو، بەڵام ئێستا ڕۆژ دوای ڕۆژ ژمارەی بەنزینخانەکان زیاد دەبیتەوە و ئاسایی دەبیتەوە. کوالیتەکەشی بەنزینێکی باشە، هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە. هەروەها و لیژنانەی کە ئێمە هەمانە لە شاری هەولێر بە بەردەوامی سەردانی لە ناکاو بۆ ئەو بەنزینخانانە دەکەن و ئیجراعاتەکان دەکەن. ئیجراعاتەکانیش ئیجراعاتی توندە بەرامبەر خاوەنی ئەو بەنزینخانانەی کەوا سەرپێچی دەکەنێت. وەگە لە بیرتانبی پێشی 3 ساڵ 4 ساڵ ئۆتۆمبیلی هاوڵاتی پەچی دەکەوت، ئۆتۆمبیل دەسووتا، بەڵام ئێستا ئەو دیاردەیە زۆر کەم بوویتەوە. دەتوانن لە ناوچە پیشەسەرزیەکان لەوەی دڵنیا ببنەوە، لە شەقام دڵنیا ببنەوە کە فیتپەمی ئۆتۆمبیل زۆر کەم پەچی دەکەوی
خودی ئۆتۆمبیل زۆر کەم ئاگر دەگریتن ئەوەش هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا بنزینی کوالێتی خراپ نماوە بەهۆی ئەو تونند و تۆلیەی کە هەیە لەسەر ئەو بنزینخانانە یاخود ئەو ئیجراتە توندانەی کە دەکرێت بەرامبەر خاوەنی بنزینخانەکان بە تایبەت دوای ئەوەی کە لە ماوەی کۆتاییدا لە ماوەی ڕابردوو چەند ڕێنماییەک و ئیزراعاتێکی تون لە وەزارەتی سامانە سروشتەکان دەرچوو هەموو لایەنەکانیش جێبەجێ دەکەن بۆ ئەوەی کەوا هاوڵاتی بنزینی خراپ نەگاتە بەردەستی. کاک نەبەست ئەو بنزینەی کە ئەدرێ بە هاوڵاتیان جا پاڵپشتیکرا و بیا خو جۆرەکەی دیکە زۆر جار هاوڵاتی تووشی کێشە بۆتەوە ئۆتۆمبیلەکەی تووشی کێشە بۆ بەهۆی خراپی کوالیتیەکەیەوە چۆن بتوانن پەیوەندی بە لیژنەکانی قایمقامێتەوە بکەن و ئاگاداریان بکەن لە کوالیتی ئەو بنزینە و بنزینخانانە چونکە ئێواڵن کە ئەو بنزینەیەتە هەولێرەوە ئەبێ لە ژێر چاودێری ئێوەیە بێت و کوالیتیەکی باشیشی هەبێت ئەی چۆن بتوانن ئێوە ئاگدار بکەنەوە ئەگەر بنزینخانەیە کوالیتیەکی خراپی بنزینی هەبوو. بەخۆی وایە ئەوەی لە 750 دینارە ئەوەی پاڵپشتی کراوە بە دڵنیاییەوە هیچ کێشە و گرفتەی نییە لەبەرەوەی سەرپەرشتی دەکرێت ڕاستە و خۆ لەلایەن تیمەکانی حکوومەتەوە بەشێکیشی کە دابەش دەکرێتن احتیمالە کێشەکە لێرەدا خوا نەخواستە کەسێک لە شوێنێک دوای وەرگرتنی دەستکاری دەکاتن شتی تری لەگەڵ تێکەڵ دەکاتن کێشەکە لێرە دروست دەبیتن بەڵام ئەوەش بە ڕێژەیەکی زۆر کۆنتترۆل کراوە دەتوانن ئاگداری ئێمەش بکەنەوە لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانمان کە ئێمە دوو ژمارە تەلەفۆنمان هەیە لە قایمقامیەت 222 44 66 222 44 88 نەک هەر بۆ بنزین و سوتەمەنی بۆ هەموو کێشە و گرفتەکانی هاوڵاتیان ئەو دوو ژمارەیە ژمارەی گەرمن بە بەردەوامی کراینەوە گلەی و گازاندەی خەڵک وەردەگرن تۆمار دەکرێت و بە دوواداچوونی بۆ دەکرێت دەتوانن ئاگادارمان بکەنەوە دەتوانن سەردانمان بکەن دەتوانن ئاگداری تیمەکانی سامانە سروشتەکان بکاتەوە هاوڵاتی لە هەر بنزینخانەیەکەوە تێبینی کرد بنزینێکی خراپی فرۆشتووە بەڵام بە مەرجێک ئاگداری خاوەن بنزینخانەکە نەکاتەوە لەبەرەوەی نەکو بنزینەکە بگۆڕیتن دەستکاری بکاتن ئەو بنزینە خراپەی کە داینایە بچی لای بداتن تەنها ئاگداری تیمەکان و لیژنەکان بکاتەوە تاکو دەچن نمونەی وەردەگرن و پشکنینی بۆ دەکەن و ئیزراعاتەکەی بەرامبەری وەردەگرن. باشە بەڕێز نەبەست با باسی گازی ماڵانیش بکەین لە ماوەی ڕابردووە بەهۆی هەڵگیرسانی جەنگ و داخستی دەواازە سنووریەکانەوە و ئەو ڕێگریانەی کە هەبووە کراکە گازی ماڵان کە بەکارە هێنرێ و گازەشلەیکە هەیە گران بێت و زۆر شوێن تەنانەت لە هەندێک ناوچە گەیشتە 40,000 یعنی من خۆم نزیک 40,000 گازم بینی کە ئەفرۆشرا ئێوە چۆن توانیتان ئەمە ڕێک بخەنەوە کە ئێستا هاتوۆ ئاستی ئاسایی خۆی وەچی ئەکەن بۆی کە هاوڵاتیان تووشی ئەو قەیرانە نەبن و هەندێک بازرگانیش ئەو هەلانە نەقۆزنەوە و بە دەرفەتی نەزانن بۆ گرانکردن. طبعاً کێشەی گاز لە هەموو دنیا ڕوویدا هەتا لە وڵاتانی ئۆروپی ڕوویدا لە ئەمریکا ڕوویدا لەبەرەوەی بەرهەمهێنانی هەموو چێلگەکان لە هەموو دنیا بەهۆی ئەو جەنگەوە کەمی کردەوە ئەکی دەمەشکە لە ناوچەیەک بووین لە ناو جەنگەکە بوو ناوچەکەی ئێمە بەدەر نەبووین لەو کێشەیە بەڵام ئێمە وەکو حکوومەت لە هەولێر توانیمان لە سەرەتاوە ئامادەکاری تەواو بکەین کۆبوونەوەکانمان بەردەوام بوو ئەو بڕەغازەی لە بەردەستمان بوو تەمان خۆتان ئاگدار بوون شێلگەی کۆرمۆر دانەغاز چەند ڕۆژێک بەرهەمەکانی بە تەواوی ڕاگرت هیچ بەرهەمەک نەبوو کە بگاتە بەردەستی هاوڵاتی کەش و هەواش سارد بوو هاوڵاتی پێویستی بەغاز بوو شوێنە گشتەکان پێویستیان بەغاز بوو ئەولەویەت لە لای ئێمە بۆ هاوڵاتی بوو ئێمە هەڵسان لە پارێزگای هەولێر کارتێکمان دەرکرد کارتێکی زیرەک لە ڕێگای بریکارەکانی خۆراگە و کارتە دابەشکرا بە پەلەکارەکانیش کرا زۆر بە ڕێک و پێچی کرا ئەو بڕێ لەبەردەست بوو درا بە هاوڵاتی مەبەست لەوەی کە ئەو کارتە دروست کرا و دابش کرا ڕێخستنی دابشکردنی ئەو بڕێکە هەبوو بەسەر هاوڵاتیاندا هەر هاوڵاتێک بڕیارماندا بەپێی ئەو کارتە زیرەکە غازی خۆی وەرگریتن هەروەها ڕێگریکردنەک بوو لەوەی کەوا ئەو بریکارە نەتوانی بچیتن ئەو غازە بفرۆشیتەوە لە بازاری ڕەژیا خود نرخەکەی گران بکاتن بارێک غاز بۆ نمونە کە 7 غازی تێدایە لە سەری ئەرک بوو ئەو هاوڵاتیە 7
ماڵ دەبی غازی وەگریتن و بە پێی ئەو ئامێرەی لە لاشی ڕۆژانە پێداویستی هاوڵاتیانی هەولێر بۆ گاز چەندە؟ ئەوجا ئەمە دەستمان پێکرد بەو شێوەیە ئەو غازەی هەبوو دابەش کرا تواندرا ژمارەیەکی یەکجار زۆر دابەش بکرێت کە خۆی لە زیاتر 150,000 خێزان دەداکە لە کاتی جەنگەکە دابەشکرا ئەو بڕەغازەی بداتە بەردەستمانەمە ڕۆژانە 2 تەنکەرمان دەکەت بۆ داهات کە لە ڕۆژانی ئاسایی 20 تەنکەر دەهات واتە هەر تەنکەری 20 تۆنی تێدایە کە 40 تۆنمان بۆ داهات زۆر کەم بۆ ئەوەش کاریگەری لەسەر غازی بازرگانی کرد کە نرخەکەی وەکو ئاماژەت پێکرد گەیشتە دەوروبەری 40,000 دینار بەڵام ئێستا دەتوانم لەم نرخەکەی لە دەوروبەری 15,000 دینارە و بە دڵنیاییەوە سەبر و ئاسایی دەبیتەوە ئەو فەراغی کە دروست بوو چا دەکرێت پڕ دەکرێتەوە ئەو نرخەش دادەبەزیتن 150 زیاتر نرخی بازرگانی نرخەکەی دابەزیوە و ئەوی تریش هەر بە 8,500 دینار لە ڕێگای بریکارەکانی غاز دابەش دەکرێت بە پێی ئەو کارتە زیرەکەەوە و کە هەموو هاوڵاتیان جارێک وەریانگرت ئێمە قۆناغی دووەم دەست پێ دەکەین بۆ ئەوەی وەری بگرینەوە ئەو کارتە کاک نەبەس ئەو کارتە بەکاریەت بۆ جارەکانی داهاتوو ئەوە بۆ شێوەیەکی دایمە ئەو کارتە تەنها بۆ غازنێ لە پلان و بەرنامەماندایە لە ئایندەدا بۆ نەوتی سپی بەکاری بینین بۆ بنزینی ئۆتۆمبیل بەکاری بینین شتێکی زۆر باشەکەوە دابەشکردنی سوتەمەنی دابەشکردنیەکی دادپەروەرانە دەبی بە یەکسانی دەبیتن بۆیە ئەوە بەردەوامیش دەبین ئێستا ئەوانەی کە وەریان نەگرتووە واوەردەگرنەوە و ئەوانەی کە لە مادەی با بڵێن لە هەولێر دەژین بەڵام خەڵکی ناوچەکانی مادەی 140 بۆوانیش چەند ڕێکارێک دەیگرنە بەر ئەوانیش وەری دەگرن باشە بۆ نمونە من خەڵکی سلێمانیم کارتەکەم لە سلێمانی ئەتوانم لە هەولێر وەری بگرم وەکو باسم کرد کە لە هەولێر دەژی ماڵت لە هەولێرە ئەکەیت بە گرتنەبەری چەند ڕێکارێکی جیاواز لەوەی کە ئەمن وەری دەگرم کە با بڵێن بەڵگەنامەکانم جیاوازی هەیە لەگەڵێ تۆ بەڵام بەڵێ تۆش وەری دەگری دوای گرتنەبەری ئەو ڕێکە باشە چی بە هاوڵاتیان ئەڵێ بۆی تووشی ئەم فێڵێکردنە نەبن بەڕاستی هەندێک لە سیتیەکان یاخود ناوچەکانی دیکە هەندێک کەس هەلەکەی خۆستەوە گازی ماڵانی لە بەنزینخانەکان بە کەمتر پڕ ئەکرد و بە نرخێکی زیاتریش بە خەڵکیە فرۆشتەوە چی بە هاوڵاتیەڵی کە تووشی ئەم زەرەرە نەبن تووشیەوە فێڵیان لێ گازی ماڵان بەڵێ گاز دەبی لە لای بریکارەکانی غاز بیتن قەدەغەیە لە بەنزینخانەکانەبی بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی سامانە سروشتەکان بەڵام کاتی گەند جەنگ زۆر شت کە نائاسایی دەبیتن لە کاتی جەنگ وای لێ هات بوو بەنزینخانەکان بتڵک 2 بتڵیان دەدا هاوڵاتیان بۆ ئەوەی کەوا ئەو زەختە و پاڵەپەستەوەی لەسەر غاز هەیە کەم بیتەوە بەڵام ئێستا بەنزینخانە تەنها بۆ کاری تەنها بۆ بەنزین فرۆشتنە غازیش لەلایەن کارگەکانی غاز و بریکارەکانی غازەوە دەبیتن هاوڵاتی ژەوایان داوا لێ دەکەین کەوا ئاگادارمان بکەنەوە کەم و کوڕیان لە هەر شوێنێک دیت هەروەها جێڕایەلی ڕێنماییەکان بن کە بەشی خۆی وەرگرت ئەوە بەشی خۆیتی ئەمە بەداخەوە هەندێک لە هاوڵاتیانی ژوای کردووەکەوە هەولی داوە کارتی زیاتری بەدەستکەوی و زەختێک دروستکە و قەرەباڵغەیەک دروستکاتن بەڵام ئەوە نامینێتن وەکو بارودۆخەکە ئاسایی بۆەوە جێڕایەلی ڕێنماییەکان بەڕێزنە بەس زۆر بەکوشی ئەمەوێ دەرفەت ێزانم یەک پرسیاری دیکە بکەین لەگەڵ ئەوەی کە دەنگۆی جەنگ بڵاو بۆ و دواتر جەنگەکە دەستی پێکرد و ماوەی 40 ڕۆژی خایەن زۆرێک لە کۆگاکان تا ئێستا خواردنیان تایە کەرەسەی پێویستیان تایە بەڵام مارکێتەکان و دوکانەکان ئەمەیان بە دەرفەت زانی بۆ گرانکردنی بە دووقات و سێقات لەو نرخەی کە پێشتر هەیەیان بووە لە کاتێکە ئەو کاڵایی کە هەیبووە پێش جەنگ کڕیوێتی بە گران نەیکڕیوە ئێوە بۆ لەم و دوالیژنەکانتان چڕترەکەنەوە لەسەر گرانکردنی ئەو کاڵایانی کە پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانە خۆی ئەمە لە سەرەتای جەنگەکە ڕامانگەیاندکەوە هیچ ترسێک نییە لە نەبوونی خۆراک
کۆگاکان پڕە لە خۆراک ئەگە لە بیرتان بیتن لەسەر هەموو ئاستەکانی ژەوە ڕاگەیەندرا جموجۆڵی بازرگانی بەردەوامە بە تایبەت من باسی هەولێر بکەین لەگەڵ دەواازەی ئیبراهیم خەلیل خۆشببختانە ئەو گرانیە ڕووی نەدا بەهۆی ئەوەی کەوا چاودێریەکی چڕی کۆمپانیاکان کرا کۆمپانیا گەورەکانی شاوکار بوون بەڵام بە دڵنیاییەوە لە هەر شوێنێک ئیستیغلال بکرێت گران بکرێتن بۆنەکان بارودۆخەکان بقۆزرێتەوە بۆ ئەوەی کەوا گرانی بکاتن ئەوە ئیزرات دەکرێت ئێمە چەندین حاڵەتیشمان هەبوو ئیزراعاتی تونمان کرد بەشێکمان ڕاگەیاند لە دەستگاکانی ڕاگەیاندن ئەوی تری کاری ئاسایی ڕۆژانەمانە یعنی ئەمە هەموو شتێک پێویست ناکە ڕای بگەینین بۆ هاوڵاتیان بەڵام ئەوەی هەیە لیژنەکانمان بەردەوامە لیژنەکانی چاودێری بازرگانی لیژنەکانی تەندروستی لە بۆ کوالێتی ئەو خۆراک و ئەو خواردنەی کە دەفرۆشرێتن لیژنەکانی قایم قامێت کە وەکو لیژنەی دایەک نوێنەری هەموو لایەکانی تێدایە لایەنەکانی تێدایە لیژنە هاو بەشەکان ئەوان بە بەردەوامی بە دوواداچوونیان کردووە لەو کاتەشدا ئیزراعەتەکان کراوە چاوپۆشی لە کەس نەکراوە ئیستیغلال بکرێتن تەنها بەرژەوەندی گشتی با بڵێن ڕەچاو کراوە کە هاوڵاتی پارێزراو بی ژینگە پارێزراو بیتن ئەو خۆراک و کاڵاوشتومەکەی لە بازاڕەکانیش دەفرۆشێتن ئیستیغلالی تێدانەبی ئێستاش کۆگاکان پڕە لە خۆراک هیچ کێشەیەکمان نیەمە لەو کاتیش ڕامانگەیان چاودێری دەکرێنەوە کۆمپانیانە چۆن دەیهێنن چۆن دەیفرۆشن کە چۆن دابەش دەکرێت بەڵام ئەوەی کە باسی دەکەی احتیمالە لە مارکێتێکی لابەلا لە شوێنێک ئەوە ڕووی دابیتن کە دوورە دەست بووە ئیستیغلالی ئەوەی کردی لەگەڵ ئەوەش ئیزراعەت کراوە ئەوی تر لە ناو بازار لە شێخەڵا لە بازاری جوملا شتێکی تر هەیە کە لە بەرژەوەندی هاوڵاتیانە پێش بڕچەیەکی بازرگانی هەیە لە نێوان بازرگانەکان لە نێوان کۆمپانیاکان لەبەرەوەی لە تەنی ژیەکن ئەگەر گرانی بکاتن خۆی زەرەر دەکە خۆی مشتریەکانی خۆی کڕیارەکانی خۆی لەدەست دەداتن بۆیە ئەو حاڵەتانە لەو شوێنانە ڕوو ناداتن لە علوەی سەوزە و میوە چاودێری بەردەوام کرایە بۆ ئەوەی کەوا ئیستیغلال نەکرێ لە هەموو ئەو شوێنانەی کەوا خەڵک ڕۆژانە ڕووی تێکردی و پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان هەبووە چاودێریەکان بووە و لە کاتی بۆنە و پێویستیەکانیش ئەکید ژمارەیان زیاتر دەبێت تونتر دەکرێت بە هیوای بەردەوامیتان ماندوو نەبن لە سوودی هاوڵاتیان و پارێزگاری لە هەرێمی کوردستان بە هیوای ئەوەی کە بەردەوام بن بەڕێز نەبەس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر لە هەولێرەوە لەگەڵمان سوپاس بۆ ئێوە.